بەڵێ دیارە دوێنێ داواکاری گشتی لە شاری شتوتگارت ڕایگەیاندووە کە 12 کەسیان داوە بە دادگا ئەم 12 کەسە ویستیان هێرش بکەنە سەر مزگەوتەکانی ئەڵمانیا و هەروها لەگەڵەوەشدا هێرش بکەنە سەر پەنابەران و پەنابەرانی ئەم وڵاتە بکوژن و دیارە ئەم 12 کەسە لەژێر بە بیر و ڕای تونڕەوی یاخود ڕەگەزپەرستی یاخود لەژێر فکرەی نازیەکان داویستیانە هێرش بکەنە سەر بەشێک لە مزگەوتەکانی ئەڵمانیا خود پەنابەرەکانی ئێرە و هەموو ئەم 12 کەسەش دیارە بە ڕەگەز ئەڵمانین خەڵکی ناوچەکانی شەرقی ئەڵمانیا خۆرئاوای ئەڵمانیان وەکو دیارە لە بەم دوایەنە ڕێژەی ئەم جۆرە کەسانە کە بڵێن سەر بە گروپە ڕازڕەوەکانی یاخود گروپە نازیەکانن لە وڵاتی ئەڵمانیا زیادی کردو لەم دوایەنە جارێک بەشێکیان کۆمەڵێکیان لێ دەستگیر کراوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە تەنانەت لە خودی دەستگا ئەمنیەکانشدا ئەم کەسانە بڵێن خەڵکیان هەبووە و بۆیە دیارە ئەم 12 کەسەش کە دەستگیر کراون وەکو لە میدیا و سایتی ئەڵمانەکاندا بە کەسانی تیرۆز ناوبراون و دیارە ویستیانە پلانیان داڕشتووە بۆ ئەوەی کە چەک و ئەسلحاوە یاخود کەلوپەلی هێرشبەریان دەست بکەوێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دیارە پەیوەندیان لەگەڵ یەکتری بەستووە و پلانی خەتەرناکیان داڕشتوو بۆی کە هێرش بکەنە سەر مزگەوتەکان یاخود هێرش بکەنە سەر بەشێک لە شوێنە ئاینیەکانی یەهودیەکان بۆیە دەستگا ئەمنیەکان ڕایگەاندوو دوێنێ لە شاری شتوتگارت ئەم 12 کەسە دراون بە دادگا بۆ ئەوەی کە لە ماوەیەکی نزیکدا دیارە حکوم بدرێن سزاکەی نێگلایی بکرێتەوە وەکو دیارە کە بەم دوایانە بە تایبەتی کە ساڵی پات دوایین هێرش بوو کە کرا بۆ سەر پەنابەران لە شاری هاناو کە نزیکەی 12 پەنابەر لەوێ بوون بە قوربانی بەشێک لەو پەنابەرانە کورد بوون و چەند جارێکی دیکەش ئەم گروپە ڕازڕەوانە هێرشیان کردوتە سەر ئەو کەسانی کە لەم وڵاتە دەسەڵات بەدەستن یاخود سیاسین بۆ ئەوەی کە زیان بەم کەسانەش بگەێنن چونکە ئەم سیاسیانی کەەوە ئەمان دیانێ زیانن پێ بگەێنن پێشتر هاوکاری پەنابەرانێک کرۆ یاخود نزیک بوونە لە پەنابەرانەوە دیار لە ساڵی 1946 بە دواوە لە دوای ڕوخانی ڕژێمی ئادۆلف هیتلەر لەو کاتەوە ئەم گروپانە چەندین جار چالاکیان ئەنجام داوە لە وڵاتی ئەڵمانیا و هەروەها چەند جارێک ویستیانە گروپ و حیزبی تایبەت بە خۆیان دروست بکەن دەستگا ئەمنیەکان ڕێگریان لێکردون بۆی کە نەهێڵن تەشەنە بکەن یاخود گەورە ببن لە چەند شار و ناوچەیەکی ئەڵمانیا چەندین جار ئەم گروپانە چالاکی جۆرا زۆریان ئەنجام دا و زیانیان بە پەنابەران گەیاندووە بە تایبەتی لە کەمپەکان و لە شوێنە ئاینەکاندا. ئەڵێ هەڵگۆرد سپاس بۆ خستنە ڕووی تەواوی زانیاری